باچینە لای تەوەری تری بەرنامەکەمان ئەمڕۆ ڕۆژی گیانی ئەنتروپۆلۆژیە واتە پێکەوە ژیانی کلتوریە. خۆشبەختین ئێمە لە کوردستاندا ئەگەر بڵین شانازیە کە پێمان ببڕێ ئەوەیە کە توانیمانە لەگەڵ چەندین کللتوری جیاوازیژە هەڵبکەین ئایا نێماکەین بە پرسیار بەهێزی کللتورەکەی خۆمانە توانیمانە ئەو پێکەوە ژیانە قوبوڵ بکەین ئەو پێکەوە ژیانی کللتوریە قوبوڵ بکەین. چەندین ئاین و ئاینزای جیاواز هەیە لە کوردستاندا ینی تەماشاکەین بۆ نمونە جووەکان لە سەردەمانێکی کۆنەوە لە شارێکی وەکو سلێمانی خۆ تا ئێستا ژیاون ئەمانە خۆ هاتوون لە کللتورێکی جیاوازەوە هاتوون چۆن توانیوانە لەگەڵ کللتورەکەی ئێمە ئاوێتە بوون گرنگی ئەو ئاوێتە بوونە لە چیایە پەیوەندی کللتوریەکان و کاریگەریان لەسەر تاک چیە هەموو ئەمانە بەڕێز ئەکرەم عوسمان لە پرساوی کەلتور و کەلەپوری کوردی ماڵی سۆفی کەریم وەڵامەکانی لایەوە زۆر بەخێر کاکەکەم دەستەکانتان خۆش بێ مەمنونی جەنابتانم. کاکەکرم وڵا بە هەرەوە دەست پێ بکەم ئەمڕۆ ڕۆژە گیانەکەیە ڕۆژی گیانی ئەنتروپۆلۆژیان پێکەوە ژیانی کللتوریە من یەکسەر لەوە دەست پێ بکەم خۆ جووەکان چەندین ساڵە لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە سلێمانیان ئەمان کاتی خۆی هاتوون وانە لە کللتورێکی جیاوازەوە هاتوون چۆن لەگەڵ کللتوری ئێمە ئاوێتە بوون ئێستا بە هەندێک جوو بڵێ وڵێ من کوردم وانە هەر کورد بە حقیقەتیش هەر کوردمانە بە حقیقەتیش کووردە بەهێزی و قووەتی کللتورەکەی کوردیە ئەوان ئێستا ئەم دەستەواژێ بەحقیقەت بۆ کللتور و کەلەپوری کوردی ئەتوانم بڵێم شتێکی شازە. بۆچی شازە؟ لەبەرەوەی خۆشەویستی و دۆستایەتی ئەم ئەو وڵات و خاکەی ئێمە وای لێ کردوین فەرق نەکەین لەگەڵ جوولەکە و مەسیحی و با بڵێن ئەدنیانەکانی کە هەمومان بە یەک کللتور ئەم وڵاتە ئەبین بە ڕێگاوە لەم وڵاتە ئەشین ئەوەی کەواشی لێ کردوین خۆشەویستی وڵاتەکەمانە بێگومان بە حقیقەت لەبەر چی لەبەرەوەی ئەتوانم بڵم خۆشەویستی وڵاتەکەمان وای لێ کردوین کە نەتوانین جیاوازی بکەین لە بینی ئەدیانەکانی ئەوانەی کە با بڵێن لەم وڵاتە ئەشین چونکە هەموو جارێک من سلێمانیم کردو بە باخێک ئەتوانم بڵم چەندین گوڵی گرتووەتە خۆی تێگەی وەکو مەسیحی وەکو جوولەکە وەکو ئیسلام تێگە وەکو ئەدیانەکانی کە لەبەرەوە ئەمە توانم بڵم کللتورێکە ئەبێ ئێمە شانازی پێوە بکەین فەرقی جیاوازی نەکەین. کاگەکرم ئێمە وەکو کۆمەڵگەی کوردەواری بەگشتی تا چەند کۆمەلگایەکی فرێڕەنگین بۆ نمونە ئاینە جیاوازەکان کللتورە جیاوازەکان لەناو کۆمەلگای ئێمەیە بۆ نمونە جێگەی بۆ تۆ وڵاتی کەنەدا بۆ شێوازەیە چەندین ئاین و کللتوری جیاوازی هەیە و یاسا بەبێ جیاوازی لەگەڵ هەر هەمویانە مامەڵەکە لای خۆمان چۆنم بابەت ئێمە باسی یاسا ناکەین ئێمە باسی کللتور و کەلەپورەکە کللتور و کەلەپورەکەی ئێمە توانم بڵم جیاوازە لەگەڵ وڵاتانی کە چون بۆ وڵاتانی کە ئەتوانم بڵم پەیوەست نین بە کللتور و کەلەپورەکەەوە ئێمە پەیوەستین بە کللتور و کەلەپورەکەەوە ئێمە و کللتور و کەلەپورەکەمانوە لێ کردووە وەکو ناسنامەیەک هەڵمان گرتووە تێگەی ئەڵێن ئەگەر کللتور و کەلەپور نەبوو تێگەی نازنامەشن نابێ ئەگەر وڵاتن نەبوو ئەلەمیشن نابێ لەبەر ئێمە وای لێ ئێمە وای لێ کردوین تێگەی ئەم وڵاتە وای لێکردن خۆشەویستیەکە ئەوەندە زۆرە تێگەی ئێمە هەوڵی ئەوەین کللتورەکە کۆتایی پێنێن بۆ نمونە ئێستا بۆ شێکە بۆ ئێستا حەزەکە کابراڵێ کاکە و بۆچلی کوردی لەبەر ناکەی خۆچلی کوردی ڕەمزی کووردە ئەو بۆ تۆ دائم بەوەی کوڕم ئەمە مەکە ئەوە مەکە ئەمە عیبە تێگەی لەگەڵ کللتوری ئەمە ناگونچێ بەڵام لە وڵاتان ئەمە نییە تێگەی ئەو کە بوو بە 18 ساڵ ئیتر مەگەر لە جەریدا بزانێ باشی ماوەیاننا کاک ئەکرەم کورد ئەم هەموو دیوە جوانەی ژیانی هەیە خانە خوێ بۆ نمونە زۆر جار نمونەیەک هەیەمەوە نازانم باشە یان خراپیشە وەڵام من پێم خۆش قسەیەکی لەسەر پێوە ئاگام لە دەم مەبێ تانی بۆ نمونە ئەگەر چوار برای ئێستا ئێمە سیانی لێرە چوار برای تری عەرەب یان خۆشکوبرای عەرەب لێرەیە هەبن هەرسێکمان هەوڵەدەین بە عەرەبی قسەکەین بۆ ئەو لێمان تێبگە باشە لە کاتێکا ڕەنگە لای ئەگەر پرسیارەکەم ئەوە نەبێ ینی بەل بکێشە بە دیوێکی تر مەبەستم لەوایان نیە مەبەستم تەنها لەوەی کە ئێمە چەند خانە خوێن چەند حەزەکەین ئەوەی کە لە دڵمانەیە بەرامبەرەکەمان لێمان تێبگان ئەمە شتێکی باشە لە کووردا ماوەتە لەنێو کللتوری کوردیە هەر زۆر چاک شتێکی چاکە
زۆر باشە بەڵام ڕێزمەیە بۆ قسەکەی تۆ مهم ئەوێ بەرامبەرەکە دواتێ بکە ئەمیش ویستم ئەو قسەی زۆر ڕاستە مهم ئەوەی بەرامبەرەکە دواتێ بکە ئەجینا کورد حەتی سفاتێکی جوانی بڵێتیایەتی لە دڵێ حسابکە بۆ خاکەکەی چەند دڵی پاکە چەند خاکەکەشی پاکە ڕاستە جا هەر بە خۆشحاڵیەوە کاگەکرم ئێستا ئەو نزیکە بینەوەیتر لە جەژنی نۆرۆز بەڕاستی بینین خوشکوبرا عەرەبەکانیشمان ئەوانەی کە لە کوردستان ژیان بەسەرە بەن و هاتوون بۆێرە ئەوانیش جلی کوردیان لە بەرایەوە هاوتای ئێمە یادی جژنی نەورۆزەکەنەوە ئەمە زۆر گرنگە ئێمە ئەوە توانم بڵێم شانازی پێوەکەین کە توانیمانە ئەو جلە بکەینە بەر ئەوان بەچی تر دەتوانین ئەو بۆچوونە لەلای ئەوان دروست بکەین کاک ئەکرم ینی زۆر شتەیە ئەزانم تۆ ناتوێت زۆر شت بڵێ بابەتەکەشمان نەچێتە بابەتی چوارچێوی ڕاستیستیەوە ئێمە بخوا هیچ لە کووردا پێم وابێ ڕێگەسپارێستی ئەوەی کە بوونی نەبێ کورد لە ناو کوردایە کە هەندێک جار خراپە هەندێک جار بەڵام بەچی تر ئەتوانین ینی جگەل لە خانە خوێی جگەل لە زمان شیرینی جگەل لە کردار شیرینی چۆن بتوانین کللتورەکەی خۆمان تێکەڵی کللتوری دەرەوە بکەین تۆزای بچینە دەرەوە لە کوردستان بچینە دەرەوە توانم بڵم احترامم هەیە هەموو وڵاتێک سەقافەتی تایە بەڵام سەقافەتی میلەتی کورد جیاوازە ئەکرێ بە ئێمە بە سەقافەت بچینە ناوە ئەکرێ بە تێگەیشتن بچینە ناوە ئەکرێ بە با بڵێن بەلیقا بچینە ناوە ئەکرێ باشە چونکو ئێمە لە وڵاتێکە ئەژین ئەتوانم بڵێم تەجارب بوو ژیانمان زۆر دی لەوە پێش هیچی دەوری نەبینی تەنها بە خۆشەویستی و لیقا و وتوێش نەبێ لەبەر ئەوە بتوانین ئێمە بە لیقا و وتوێش بتوانین بیان هێنینە سەر ڕێگەیەکی خۆمان ئەمە سەرکەوتنە بۆ ئێمە هەندێک جار لەلانە ئێستا بەرەو نەورۆزە چین هەندێک فستیڤاڵ هەیە ئەکرێت لە دەرەوە بە جلوبەرگی کوردیەوە لە وڵاتانی تر ئەمانە گرنگن بۆ ئێمە کەلتوری خۆمان زیاتر بناسیێنین زۆریش گرن بەس جلوبەرگیان شتی تریژە هەموو شتێک من احترامم هەیە 12 ساڵ لە ئەوروپا بووم 12 توانم بڵم 150 زیاتر معرەزم کردوتەوە بەبێ بەرامبەر تێگەی بۆچی بەبێ بەرامبەر ئەمە خۆ هەڵکێشانە نییە بەڵام بمتوانایەک تێگەی دوو کەسایەتی وەکو ئەو ئەوروپیانە بتوانم بکەم بە دۆستی خۆم کە من کللتورم هەیە کە من کەلەپورم هەیە کە من کوردم ئەوەش بۆ ئێمە شانازیە بتوانین ئێمە لەم نەورۆزە کۆمەڵێک خەڵقی با بڵین دەرەوەی وڵات بتوانین جلی کوردی بکەینە بەری ئاگری پێ دروستکەین خۆشەویستی پێ دروستکەین بتوانین ئەمەش وەکو نازنامەیەک بین بە میلەتان بەڕاستی کاکەمەم بۆی باسی و جلی کوردیم کرد ساڵی پار لە کاتی ئەها کاچوون بۆ بازار جلی کوردی بکڕم ئەم بینی خانمانی عەرەبە هاتن پرسیاریان لە ئێمە کرد ئەوە چی جوانە بۆ جلی کوردی تەنانەت کوڵوان و ئەم بابەتانەشیانە کڕێ یعنی شتە زۆر کوردەوارەکانیانە پۆش ئەمە بەڕاستی جێگەی دڵخۆشی و دەستخۆشیە بۆ ئەوان و جێگەی شانازیە بۆ ئێمەش کاگەکرم ئەو کۆمەلگایانەی کە بۆن کللتورە جیاوازەکانی تیا پێڕەو ئەکرێت لەم کۆمەلگایانەیە بۆ نمونە تاکەکانی ناو ئەم کۆمەلگەیە تا چەند فێری ڕێزگرتن و قبولکردنی جیاوازیەکانە بن ئەکرێ ئێمە وەکو هەوان دەستور بتوانین ئێمە تەعاملی خۆشەویستی و دۆستایەتی و کەسایەتیان لەگەڵا بکەین بۆ وەکو هەمان دەستور کە ئەرزمکردن ڕاهێنانیان لەگەڵا بکەین چونکو ئەمانە وەکو احترامم هەیە مناڵێک وان ئەکرێ بیت لەوە بکەینەوە ئێمە ئەم مناڵە ڕابێنین بەو سەقافەتێکە خۆمان ئەمانەوێ ئەوانش لە دەورێکە ئەژیاون یا لە دەورێکە ئەژین دەتوانم بڵێم ئاوڕێن لە دوای خوانەوە ناوەتەوە ئەگەر ئێمە ئێستا بتوانین وەک مناڵێ بیان هێنین و بەو نوع تێگەیشتنێ کە خۆمان هەمانەتیان بگەنین ڕەم بێت بکەین بە دۆست بۆ خۆمان زۆر باشە اینجا ئەمە باسمان لە کەسانی بێگانە کرد بۆ نمونەبووی کە شارەزاییان هەبێت لەسەر ئەم بابەتە کاگەکرم ڕەنگە زۆر کات بەڕاستی ئەم جیلە تازەی ئێستا کە هەیە هەندێکیان زۆر شارەزایی دابوونەری و بابەتی کوردەواری خۆمان نەبن جارە چەندە گرنگە ئێمە مناڵەکانمان ئەمنەوە تازەیە ئاشناکەین بە هەموو ئەو کللتورە جوانانی کە لەناو کۆمەلگای کوردەواری یابوونی هەیە اینجا پەلبکێشین بۆ ئەوەی کە نەتەوەیەکی تر ئاشنا بن بە کللتورە جوانە کوردەواریەکە وڵڵاهی وا بزانم بە خیلاف نەبێ 20 جار من لەم دائیرەیەوە کە کورساتی پێ ئەڵێن
وابزانم ئەو پەیامەی جنابتم گەیانووە و ئێستاش هەر ئەمەوێ بیگەێنم کەم بەعزێ مەکتەبیەن بۆ لای من بە شانازیەوە وەریان ئەگرم ئەگەر چی مناڵێکی شەکە ئێشتا چاوی نەکردوێتەوە بەڵام هەر پێم خۆشە ئەگەر لەو مەکتەبە هەفتا کەس بن هەفتا تەلەبە بن هەفتا ئینسان بن من بتوانم دوانیان بکەم بە دۆستێکی خۆم شانازیە بۆ خۆم شانازیە بۆ نەتەوە میلەتەکەم بەڵام ئێستا زۆرم پێخۆشە کە خەڵقێک ئەتوانم بڵێم حەقیقەت گەیشتونەتە ئەو مستەوایە زۆر جار باسمان کردو و باسی شیەکەین جاران جاجمێکە ببوایە تێگەی بڕۆ فڕێ با بە مەگیانە خوێنێ مە چییە تێگەی بی بەسەر تەنورەکە داینێ بەڵام ئێستا الحەمدولله جاجمێن دەست ناکەوێت لە بازاڕە بە حەقیقەت ئەمە بۆ ئێمە شانازیە ئەمە بۆ ئێمە سەروەتە بەڕاستی ئەم سەروەتە لە دەست دێن هەتا بتوانین تێگەی گەورەتری کەین چاکتری کەین بۆی هەموو جارێک من ئەم قسەیەم کردو لەم شوێنەی ئێوە وتومە ئێمە بمانەوێت نەمانەوێت بەڕاستی کللتور و کەلەپورەکەمان زۆر چەند مەسەرەی بەسەر هات بانە دەدی کاکەوتی نەگەڕێنەوە بۆ ئەو سەر بە ئێمە خەریب و کللتور و کەلەپورەکەمان لە ناوەش و کاکە تێگەی ئێستا ئێمە لە خەرمانێک توانیمانە دەنچێ دروستکەین ئیشەڵڵا ئەیکەینەوە بە خەرمانەکە هەنگامان بەرەو خەرمانەکە ناوە کاگەکرام ئیشەڵڵا باشە کەمێک پێش ئێستا هەندێک وێنەمان بینی لەسەر شاشە لەگەڵ قسەکانی جەنابتە ڕۆیشت یعنی ئەگەر چاوێک دابخا ئەکرم و چەندین وڵاتی بینیوە ڕەنگە قسەکەی من ئێستا لەلای دروست بە وەکو وێنە بۆنمە کاتێک باسی کللتوری کۆری و چینەکانەکەی جلەکانێنێتە بەردەم بەرچاودوانیە با بۆنمە کە عەرەب دزاشە و ئەمانەی ئەبینی ئەگال و ئەم بابەتانە بۆنمە فارسە ئازەریە ئێمەی کورد ڕەسەنایەتی جلەکەمانەوانە کاک ئەکرەم ڕای چییە لەسەر ئەوەی ئێستا نوێگەری لە کللتورە ئەکرێ نوێگەری لە جلوبەرجی کوردی ئاکرێ نوێگەری لە جاجم و بەڕێە ئەکرێ پێت باشە یان هەر مۆرکە ڕەسەنێکی هەبێت ئەی ئەگەر بۆ ئەم سەردەمە ئەوە چۆنەڵی بە فێڵێک بەبێتە پێشەوە من لەگەڵ ئەو ڕانیم بۆچی احترامم هەیە بۆ جەنابەت ئەکرێتەوە لایە لە ڕیشی بتاشی داکەی نەتاشی ناوەڵا ئەکرێ ئەگە گوڵێکی تێ بکەم تێگەی ئەکرێ گوڵەشتیەکەی ناکرێت ڕاستە بە حەقیقەت ئەوەی ئەمەی دروست کردووە تۆ لەمە ناگەیت بەڵام ئەوەی ئەمەی دروست کردەوە بڕۆ بزانە چی تایە ئەوەی لە عەقلی توانێت تایەتی بەهاری تایە زستانی تایە هاوینی تایە خۆشەویستی تایە تۆی لە تیەکەی تۆی قەیەکەی چی لێ تێگەی جاجمێک ئەو هەموو عیلمەی تایە تێگەی تۆی هێنی لە تیەکەی تو گوڵێکی پیاکەی ئەمە جوانی نییە احترامم من زۆر جار لەم بەرنامەی ئێوە باسم کردووە حتا زۆریشم لێ عاجز بوو زۆر کەسێ ڕێزم هەیە بۆ خانمان ڕێزم هەیە بۆ هەمویان خانمان بەشێکن لە ئێمە شانازیان پێوەکەین بەڵام احترامم هەیە ئەو جلی کوردی لە بەرەکە مارشی کوردی نیە دوای پێدا هەندێک کات بەداخەوە ڕاستەکەگرم زۆر پڕە ئاوەڵا کاگەکەم ئەو قسەی زۆر تەواوە بەڕاستی هەندێک جلوبەرگ هەیە هەندێک جلوبەرگی خانمان هەیە بەڕاستی هیچ بە هیچ شێوازێک ناچێتەوە بەلای جلی کوردیا ڕێک ئەڵەی بۆ ئاهەنگی هاوسەرگیری ئەو خیرەتە لە تۆ ئەوشێتەوە لە من ناوشێت کاگەکرم گیانەوەڵا ئەوەی تر واقع عیبینی بەڕاستی وایە بەحەقەت وایە جلی کوردی خانمانی ڕابردوو هەرچی کاروباری ئەم دنیای هەیە کردیانە سەیری جلەکەی حەبسەخانی نەکەکە تۆرە سەیری جلەکەی عادیلە خان کە وەرە سەیری جلەکانی ساڵی شەستەکان کە تێگەی چەند بە ئەدەب بوو چۆن بە ئەخلاق بوو چۆن بە ڕەوشت بوو تێگەی ئێستا هاتوو ئالێرە درزێکی تێکردو لە بەرەوەی ئەم گوڵەکە دەرکەوێناوی چی ئەم شتەکەی کە ڕاستی ئەوانە بەڕای من ئەوانە جلی کوردی تاتۆکەی دەرکەوێت تێگەی ئەمەی کردوتەوە لە بەرەوەی تاتۆکەی ئێری دەرکە خۆشەویستەکەی لێرا بیبینێ ئەمە کەی جلی کوردیە کاکە جلی کوردی بە ئەدەبە بە ئەخلاقە بە ڕەوشتە ڕاست جلی کوردی ئەمە نییەتەوە وەڵا دیزاینێکم کردو زۆر جوانە دیزاین لە جلی کوردیانیەوە نیە ئەکرێ من لەگەڵ ئەم جلەی خۆمە ئەکرێ بیل لەوە بکەمەوە ڕانکەکەی ڕانک چۆخە بێ و بەڵام شەرواڵەکەی پانتۆڵ بێ ئەمە دیزاینە ئەمە دیزاینە یا سەرم لێ تێگە لە خۆشم لە کللتورەکەشم تێگە باش کاک ئەکرەمەزان دڵە پڕەوەزانم بابەتەکان بابەتی کللتوری بەخوا ئێمەش خەممانە ینی بۆیە زۆر جارێ لێرەیە ئەم تەوەرانە ئەگەر خەم و بواە نەک ساڵی جارێک ساڵی پێ 6 جار
تێگەی بەرنامەکەتان لە تەلەڤیزۆن لێیە هەر بەرنامەکەی من وابزانم هەر کوردەواریە ئەری بەرنامەیەکی کوردەواری من ئەو مەبەستی لە ڕۆژێکی لە ڕۆژێکی نوێ کاگەکەم ئێمە وەکو ڕۆژێکی نوێ وڵای نەڵم ئەها بۆ پاکانە بۆ خۆمانەکەی نیاشتە لەو ناسم برا زۆر گرنگی بە بابەتی کللتوری نەکە ڕۆژێکی نوێ هەر بەڕاستی دەستگای میدیای کورسات نەمانویستووە بەڕێگایە کابڕۆین کە لە کللتور لابین داتایەکشت پێ بڵم کاگەکرم مانگ نییە لە 5 بابەتی کللتوری کوردیمان مناڵم 5 زیاترە هەمانە ئەگە حەزش کرد داتاشتێ دەمێت باشە باش بابێنم سەر بابەتەکەمان چونکە بەڕاستی خەمی کللتور بەڕاستی خەمێکی گەورەی کورساتە بەجددی خەمێکی گەورە خەمێکی گەورەی نەک تەنها کورسات دەبێ هەموو میدیاکان ئاوڕی لێبنەوە بێ هەموو شوێنەکان ئەوەی کە تۆ باسێکی کە هەنگاومان ناوە بە خەرمانەکە هەر ئەرکی تەنها ئێمەنی ئەرکی هەموو احتراممێ وەکو ژارانی لێ وەکو ژارانی لێ یعنی تۆ لە زۆر شوێنە لەوانەیە احترام ڕێزمێ بۆ ئەو کەسانەی کە ئەو هەڵوێستیانەیە پێت ئەی بێ کوردبی کاڵێ کوا نازنامەکە کوا کللتورەکە ڕاستە پلەبەندی هەیە لە کەلتورە بۆ نمونە تۆ ئەچیتە وڵاتێکی تۆ ئەوروپا بینی باشە ئینگلیزێک لێتە پرسێ لە کللتورەکەی توای یەکەم شتێکی ئێوە پێ بناسێنەوە یەکەم ئەڵەی جل دووەم بیرکردنەوە سێم چی ینی نەخێ ئەی هەموویەتی ئەوەی قسەی جەنابتە کە تۆ ئێستا من بۆ نمونە بڕۆمە ئەمریکا کابرا پێمەڵێ خەڵقی کوێی ئەبێ بڵم کوردم وانە تێگەی کوا نازنامەی کوردایەتی کوا تێگەی ئەو وەختە ئەڵێم من کوردم جلوبەرگم هەیە وڵاتم هەیە خاکم هەیە ئاوم هەیە زۆڵم لێکراو ڕاست دەستەکانە خۆش بەکارەکەن دەست خۆش بە کاکەت خۆش بە بیگەێنی دەردەدڵێکی ترەوەی کە لە دوای پێدانڵێ دەستەکانەکەم دەستان خۆش بێ پاسانەکەم دەستی ئێوەش خۆش بێ و خوا ئێرەشمان لێ نەسێنێ ماڵی خۆتە کاگەکرم تو هەر ساتێک ئەگەر ئێمە پێیمان نەبر بە بابەتێکی کللتوری تۆ کورسات ماڵی خۆتە هەر کاتێک ویستت لەم منبەرەوە هەر پامێکی کللتوریە بیگەێنی ئێمە دەرگامان کوشاوەوە براکەم ئەو پامە تاو خەڵی گوێ لێ بەڵێ باڵام بەس ئەمریکا لەو بابەتی وەڵا زانم ئەمر نەکا بە قوربانم من ئەمری هیچ ناکەم خەڵک ئەمرم زۆر زۆر سپاسانەکەم دەستیان برادەرانە خۆش بێ لەشیان ساخ بێ زۆر سپاس